بۆچی کەرکووکتان فرۆشت ئەی یەکێتی خاک فرۆشت کەرکووک دڵی کوردانە نەگی عەشد و بێگانە. بەتان بەناوی خۆی گەورە و میرەبان زۆر سپاسی ئامادەبوونتانەکەم. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە، ڕۆژی یادکردنەوەی خیانەتێکی گەورەیە کە بەرامبەر بە میلەتی کورد کراوە لە ساڵی 2017دا. بەداخەوە 16 ئۆکتۆبەر پەڵەیەکی ڕەشە، ڕۆژێکی نەگریسە بە ناوچەوانی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانەوە. وەکو دەبینن چەندین ساڵ تێپەڕ بووە تاوەکو ئەم ساتە ئەو ناوچانە کە داگیر کراون نەگەڕێنراوەتەوە سەر خاکی هەرێمی کوردستان. لە هەمان کاتیشدا هاوڵاتیەکانیان بە هەمان شێوە نەگەڕاونەتەوە سەر زێدی خۆیان، سەر ناوچەکانی خۆیان. بە پێچەوانەوە دەبینین ڕۆژانە زەوی جوتیاران، زەوی نیشتەجێبوونی هاوڵاتیانی تر لە ناوچەکانی تر داگیر دەکرێت لەلایەن هێزە شیعیەکانەوە، لەلایەن حەشدی شەعبیەوە، لەلایەن ئەو هۆز و عەشیرەتانەی کە باڵپشتی کراون لەلایەن حەشدی شەعبیەوە بە تایبەتی. بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک سەرکۆنەی ئەو ڕۆژاکەین و لە هەمان کاتیشا بەنگی خۆمان بڵند دەکەین و داوا دەکەین ئەو کەسانەی بکەری ئەم خیانەتە گەورەیان لێ پێچینەوەیان لەگەڵدا بکرێت، ڕاپێچی دادگا بکرێن، سزا بدرێن، تاوەکو ببێتە پەندێک بۆ هەر سەرکردەیەکی تر، بۆ هەر حیزبێکی تری سیاسی لە کوردستان بێ یاخود لە عێراق بیر لەوە نەکاتەوە یاری بە خوێنی میلەت بکات، کارێک بکات میلەتی خۆی فەرهود بکا و بیفرۆشە لە پێناو پلە و پۆست و دەسەڵات و کورسیدا. ئەوەی کە دەیبینین جێگەی شەرمەزاریە لە دوای ئەو ڕۆژە خیانەتە، لە دوای ئەو کردەوە تیرۆریسی کە کراوە لە ناوچە جێناکۆکەکان لەلایەن حەشدی شەعبیەوە، سەرکردە سیاسیەکانی کورد بە تایبەتی هەردوو حیزبی دەسەڵات یەکێتی پارتی زۆر بێشەرمانە لە هەڵبژاردنەکانی ئەم جارەی پەرلەمانی عێراقدا دەستیان لە نێودەستی حیزبە شیعیەکان و ئەوانەی پاڵپشتیکاری حەشدی شەعبین و فراوانکردنی دەسەڵاتەکانین تێکەڵ کردوتەوە. دەیانەوێت دووبارە لەسەر هەمان مێزی پەرلەمان دابنیشنەوە و دەستی وەربەن لە گەندەڵێکان و ئەو خیانەتانەی تری کە ساڵانێکە بووەتە نەخۆشی، بووەتە شێرپەنجە بۆ عێراق و هاوڵاتیان و تەواوی نەتەوەکانی تری عێراق. ئێمە لێرەوە دووپاتی دەکەینەوە، هەتاوەکو چالاکوانان و ڕێکخراوی داکۆک بوونی هەبێ لە بەریتانیادا کار دەکات لەسەر بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری تاک لە عێراقدا لە هەرێمی کوردستان، لە هەمان کاتیشدا لە بەریتانیا بەنگی چالاکوانان و تەواوی پێکاتەکانی تر ئەگەیەنێتە لایەنە پەیوەندیدارەکانی ئەم وڵاتە. ئازادی خوازان مێژووی دەسەڵاتی باشووری کوردستان کە هەردوو حیزبی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمان نمایندەیەکات لەگەڵ ئەو هێزە سیاسیانەی تر کە بوونەتە کۆڵەکەی مانەوەی ئەو جوود حیزبە پڕ لە نەنگی و نەهامەتی و ناڕەحەتی بۆ خاک و خەڵکوونەتەوە و چەندین جار ستەمدیدە و بێچارە و دەربەدەر کراوین. ئێمە وەک ڕێکخراوی داکۆک لەم ڕۆژەدا کە ئەمانەوێت ئەم یادە پڕ لە شەرم و خیانەت و خاکفرۆشیە بکەینەوە تەنها بۆ ئەوە نییە کە بین بۆ گربوونەوەیەکی ناڕەزایی و هەروەها چەند وتار و لێدوانێک هەر کەسە بڕواتەوە بۆ لای ژیان و ئیتر بە دوای دەرەنجامەکەیدا نەڕۆین. نەخێر، بەڵکو ئێمە خواستمانە لە ڕێگە مەدەنیەوە بتوانین ئەو خیانەتە شکۆشکێنە و خاک و هەڕاتکەرە و وەک پەڵەیەکی ڕەشی ئابروبەر بکەینە ناسنامەیەکی سەرشۆڕی بۆ نێوچەوانی ئەو دوو حیزبە خیانەتکارە و کارایەکی سەرەکی بین لە گەیاندن و تێگەیاندنی ئەو ڕۆژە ڕەشانەی نیشتیمان بنەوەکانی داهاتوو و هەروەها بەشدار بین لە هۆشیارکردنەوەی بە جۆرێکەوە هیچ دەسەڵاتێکی تاگڕەوی خۆسەپێن و گەندەڵ نەتوانێت بە ئارەزی خۆی چی بوێت و چی کاتێک حەزەگڵاوەکانی ویستی زوعاک ئاسا خاوەنی هاوڵاتی و خوێنی هاوڵاتی بڕێژێ و دانوستان لەسەر خاکی کوردستان بکات لەگەڵ ئەو ملیشیا و کەسایەتیە کە دۆستی ئێستەونیایی ئەو کاتە بوون لە تەرازووی بەرژەوەندی خۆیاندا و دوور لە حیسابکردن بۆ بەها و باڵاکانی هاوڵاتی بین و نیشتیمان. ڕێکخراوی داکۆک هیوای هەڵچنیوە لەسەر نەوەیەک کە لە داهاتوێکی نزیکدا بتوانێت لێپرسینەوە لە هەموو ئەو بنەماوبەرپرسیانانە بکات کە لە دەربەستی ژیان و ژینگە و سەلامەتی ئازادی و خاک و خەڵکەکەی نییە. ڕۆعی بەرەنگاربوونەوەی هەموو ئەو هێزە میلیشیانەی هەبێت کە لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017دا نیوەی خاکی کوردستانی داگیر کرد و بە ڕێنمایی ڕێکەوتن و کاراسانی سەرکردەکانی کورد. هەر لێرە دەداوە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین لەم سەر و بەندەی هەڵبژارنەدا بیکەنە فرسەتێک
بۆ ئەوەی ئەو دوو حیزبە لە دەسەڵات دوور بخەنەوە بۆ جارێکیش بێت سزای خیانەتەکانیان وەرگرن پێش دادگای کردنیان با هەمومان پێکەوە بە هیواوە کار بکەین بۆ گەڕانەوەی 150 خاکی فرۆشرا و داگیرکراوی باشووری کوردستان و ناساندنی بکەرانی خیانەتی 16 ئۆکتۆبەر بنەوەکانی داهاتوومان. ڕێکخراوی داکۆک بۆ مافۆ لە هەموو هاوڕە چالاکوانەکانم من وەک چالاکوانی سیاسی ئەمەوێت لەم ڕۆژە پڕنەگریسەدا بڵێم نەفرەت لە یەکێتی و پارتی کە مێژویان پڕە لە خیانەت و خاک فرۆشتن وەک چۆن بینیمان کە چۆن لە 16 ئۆکتۆبەر هێرشێکی بە فراوان کرایە سەر بە شەقێکی حاکی کوردستان کە تێدا بەدەیها ڕۆڵەی کورتیا چوون ئەمەش لە دەرەنجامی ڕیفراندۆمەکەی بەناو سەرۆک مەسعود بارزانی و ڕێکەوتنی ژێربەژێری سەرانی یەکێتی و پارتی بوو بە فرۆشتنی خاکی کوردستان و هێنانی حەشدی شەعبی بە سەرۆکایەتی قاسم سلێمانی جێگەی ئاماژەیە کوڕانی تاڵبانی و بەرزانی هەمیشە شێری ناو و ڕێوی دەرەوە بوون بێباکن لە خوێنی میلەت هەمیشە بۆ ڕازیکردنی ئاغاکانی ئێران و تورکیا هەموو کارێک دەکەن و دەبنە نۆکەریان چی بە خاک فرۆشتن چی بە کوژدانی ڕۆڵەی کورد بێت و دواتر سەرۆک بەو پەڕی ڕووقایمی و بەبێ هیچ ئەخلاقێکی کوردایەتی سیاسی ئەو خیانەتە دەکات بە دەستکەوتێک و دەیکەنە منەت بەسەر میلەتی کوردەوە بۆیە دەڵێم سەرۆک گوێ بگرە مەگەر ناکم چۆتە چۆکم تا بە تۆ بڵێم سەرۆکم حەوت وات پێ بڵێن وا دادەنێم کە نەزۆکم سەدی وەک تۆ حیمایم بێ بێغیرەتم ترسنۆکم سەرۆک دوژمنی میلەت بێ لەگەڵ مردوشی ناکۆکم بە کۆی لە ژوەرت ناگرم غەدرە بیخۆی نیسکونۆکم یەخوا کوێر بم کەڕ بم لاڵ بم گەر بە تۆ بڵێم سەرۆکم بۆچی کەرکووکتان فرۆشت ئەی یەکێتی خاک فرۆشت کەرکووک دڵی کوردانە نەگی عەشد و بێگانە ئەی یەکێتی خاک فرۆشت کەرکووکتان بە کێ فرۆشت کەرکووک کۆی کوردانە لا دڵی هەمومانە یەکێتی هەر ئاوایە دەستی لە خیانەتایە مافیا خاکم ئەفرۆشێ خوێنی میلەت ئەنۆشێ مرۆڤێکی ئازادم دژی زوڵم و زۆردارم نابێ حکومەت ئاوا بێ بەرپرس هەمووی مافیا بێ حکمی وڵات وا نابێ برا دوژنی برا بێ ئاش بەتاڵە ئاش بەتاڵ پارتی و یەکێتی پاتاڵ من ئەندامی داکۆکم دژی زوڵم و ستەمم یەبێن کۆ کردوێتەوە ئەمڕۆ وەکو ڕەوەندی کوردی بە تەنها ئیدانەکردن و سەرکۆنەکردنی خیانەتێکی مێژوویی نییە کە بەسەر میلەتێکی بەش مەینەت هێنراوە لەلایەن دەسەڵاتدارانی کوردەوە بەڵکو شەرمەزارکردنی هەموو سیاسیانەشەکە لەگەڵ ئەو خاک و میلەتانە فرۆشتیانە هاتوون دووبارە لەگەڵ هەمان ئەو سەرکردە و گروپانن دەستیان تێکەڵ کردو و دەیانەوێت لە وەڵێکی پەرلەماندا سەر لەسەر هەمان مێز لەگەڵ ئەو خیانەتکارانەدا بنیشن و لە کاتێکدا سەرکردەی ئەو حیزبە سیاسیانەدا ئێستا کە کاندین و دەستیان سوورە بە خوێنی هاوڵاتیانی کورد و چالاکەوان و ڕۆژنامە نووسان نەفرەت لە حەشدی شەعبی و ئەو ڕۆژەی کە دامەزرێنران نەفرەت لە هەموو سیاسیانش دەستیان لە نێو دەستیان ناو لە دوای هەموو کوشتارەی لە ساڵی 2007 دەرکەوتن هەزار باوکیەیە بەڵام شکستەتیوە ئەو ڕۆژانەی خیانەتی تیاکراوە لە ڕۆژمێری ساڵانەی میلەتەکەمان زیاترە لەو ڕۆژانەی خەباتی تیاکراوە جا من دەمەوێت لێرەوە بڵێم لێ دەبینم سەرانی دەسەڵاتی هەردوو حیزب بنەماڵە یەکتری تۆمەتبار دەکەن بەو ڕۆژە واتە هیچ لایەنێک نکۆڵی لەو لایەنە ناکات کە خیانەتی تیاکراوە بەڵام تاڵاوەکەی ناخۆنەوە دەبێ ئێمەی میلەتی کورد هەموو ڕۆژێ بۆ حەسرەتەوە بژین ئایا کێ بەرپرسیارە کێ دەبێت دادکایی بکرێ ئایا خوێنی و پێشمەرگانی کیانی خۆیان فیدا کرد لە جەلەولا و مەخمور و شەنگال ئاوا بە هەڕاز فرۆشرا تەسلیمی سوپای داگیرکەری هەشتی شەعبی کرا لەسەر سینەیەکی زێر دیارە یەکێتی و پارتی بێمنەتە هەموو شتێ دەکەن بۆ پاراستنی خۆیان و دەسەڵاتەکەیان چەندین جار بە خیانەتی جۆرا و جۆر ئەوان نیشان داوین تەنانەت لەو کاتی لەگەڵ یەکتیدا بەرکەوتنی چەکداریان هەبوو پەنایان بۆ دوژمنە هاوبەشە برد کە ساڵانێک هاوسەرۆک بوون دژی بۆیە ڕۆژمێری کورد لە هەرێمی کوردستان بەحرێکە لە خوێن ڕژی خیانەت ئەو 8 ساڵ تێتە بەڕێت بەسەر زامێکی تری کووردا کە تیایدا دوو بنەماڵەی خاکفرۆش ڕێکەوتن لەسەر فرۆشتنی لە 150 خاکی کوردستان کە بێباکانە دایانەوە دەست میلیشا بێڕەحمەکان کە بە خوێن بەدەست هاتبوو
هەتا ئێستا میلیشیاکان حکمی ئەو ناوچانە دەکەن کە چۆن بوونە تا ڕەشە و سوکایەتی و مەترسی بۆ کوردەکانی ئەو ناوچانە خاک داگیر دەکەن جوتیاران لە خاکی خۆیان دەردەکەن ئەو ناوچانە پڕ دەکەنەوە بە عەرەبی هاوردە کە ڕۆژانێک مڵکی کورد و کوردستان بوون بەداخەوە کوردەکان هەرگیز نەیانتوانیەوە بحەسێنەوە بەهۆی حکومەتی عێراق و سوپاکەیان و ئەو میلیشیا بێڕەحمانەی حەجی شەعبی. ئەزیزان لای هەمووتان ڕوونە خیانەتی 16 ئۆکتۆبەری ئەمساڵ هاوکاتە لەگەڵ نزیک بوونەوەمان لە هەڵبژاردنەکانی عێراق. بۆیە لێرەوە داوەتان لێ یەکەم تکا ئەکەم جارێکی تر هەرگیز دەنگ نەدەنەوە بەو دەسەڵاتە نەگریسە کە دەستی هەبووە لە دروستکردنی میلیشیاکان و مەزهبگەرایی و عەشیرەتگەرایی و دەسەڵاتدارانی جوت بنەماڵە بکەنە زبڵدانی مێژووە دەستخۆشی لە تاک بە تاکی ئەندامانەکەن. ئەمڕۆ وەک چالاکوانێک و ئەندامێک لە ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لێرە کۆ بنێتەوە بە یەک دڵ و بە یەک دەنگ بۆ ئەوەی گیان بیبیستێت کەرکووک کوردستانە 16 ئۆکتۆبەر ڕۆژی شەرمە ڕۆژی ئازارمە بەڵام ڕۆژی بەرخۆدانیشمە. ئەوەش بزانن کە کوردستان نەک تەنها هەرێمێک نییە بەڵکو مێژومانە ناسنەمامانە کۆکردنەوەی خەون و ئاواتەکانی کوردستانمانە لە هەر شوێنێک لەم ناوچانە لە هەر کۆڵانێکدا لە هەر بنەماڵەیەکدا کە ناچاری کۆچی بکات چیرۆکی بەرگریمانە هەیە. 16 ئۆکتۆبەر ساڵی 2017 هێرشێک نەبوو تەنها بۆ سەر شارێک هێرش بوو بۆ سەر مافی ئێمە بۆ سەر ویستی ئێمە بۆ سەر داهاتومان بەڵام ئێمە وەک گەل هەرگیز نشکاوین هەرگیز ناشکێن. جیهان پێویستە بزانێت کورد مافی خۆیەتی لە کەرکووک بژی بە ئاسوودەی مافی خۆیەتی بگەڕێتەوە بۆ ماڵەکانی مافی خۆیەتی داهاتوێکی دڵنیا بۆ منداڵەکانی دروست کات. ئێمە لێرە دوور لە خاکی باوباپیانمان بەڵام دڵمان لەوەیە دەنگمان دەکاتە هەولێر سلێمانی دۆک با دەنگمان بەرز بێت کەرکووک کوردستانە و هەتایە کوردستان دەمێنێتەوە. زۆر سپاس بۆ هەموو کەسێک ئەمڕۆ لێرە هاتووە و بژی کوردستان زۆر سپاس. 16 ئۆکتۆبەر گوو بۆ ڕفراندۆمەی کردتان هەرچی خۆشی و سەقامگیری کورد بوو ئێوە برتان پارچەبوونی کورد ئێوە بوون کردتان هەموو ڕۆژێک 16 ئۆکتۆبەرە لە وێرانبوون و کوشتن و فرۆشتنی کورد ڕووتان بێبەرە ڕۆژ بە ڕۆژ جەلادی و سەختەچیتان ڕوو لە پێشچوونە بۆ دوژمن دەستان لەسەر شانە بۆ ڕۆڵەی کورد دەستان بە دەماچە و کەمەرە ئێوم بە ئێمەتان وت دەبێ کورد سەربەخۆ بێ نەمەزانمە بەستان ئەوەیە ئاش بەتاڵ بێ خیانەت لە عاقڵ و هۆش و خوێنتاندایە بۆ خۆتان نەوەتان بوونە سەرمایە سیرکەن لە سای ئێوە کوردیش بەرد و وڵاتە ئەی خەڵکی نەتێ بکەن بزانن پارتی و یەکێتی بۆ ئێمە بەڵایە وتتان ئەم ڕفراندۆمە ڕێگای ئازادیە بەڵام زانیمە مەبەستان فرۆشتنی 150 خاکی کوردیە تێگەشتین لەوە مەبەستان چییە بۆ دۆلاری خۆتان باکتان بە هیچ نییە لە کۆتاییدا دەڵێم ئەی کورد هەستە سەر پێیان بڵێن بەسە واز بێنن کورسی دەسەڵات جێبێڵن لەوە زیاتر مەمان خەڵەتێنن بۆ دۆلاری خۆتان ژیانمان مەسشێوێنن. سەرەتا بە خێراتنی هەموو لایەکەکەم 16 ئۆکتۆبەر ئەو نیمچە ئاش بەتاڵە بوو کە بەهۆی ڕیفراندۆم و شکست خواردۆکەی 25 نۆی 2017دا کە داهاتووی کوردستانی خستە لێواری تیاچوونەوە ئەمەش بەهۆی ئەو دوو بنەماڵەی کە دەستیان بەسەر کوردستان ناگرتووە هەر یەکەیان سەر بە وڵاتێکی دوژمنی کوردستانە بۆیە هەتا ئەم دوو بنەماڵەیە بەکرێگیراوە کوردستانیان لەژێر بێت ئۆقرەیی بەخۆیەوە نابینێت چونکە هەر یەکەیان سەر بە زۆنێکە و زۆنێکی لەبەردەستایە کە بە یەکێکن لەو دوو وڵاتانە ئەوانیش دەست دەخەنە ناو کاروباری ناوخۆی کوردستان و هەڵبژاردن و ئابووری سیاسی و هەموو بوارەکانی تر لە بەرژەوەندی ئەم دوو بنەماڵەیە ئەمانیش بۆ مانەوەی خۆیان هەموو داخوازەکانی داگیرکەران جێبەجێ دەکەن بۆیە ئەگەر بمانەوە 16 ئۆکتۆبەر و ئاشبەتاڵ و خیانەتەکانی تر دووبارە نەبنەوە پێویستە بە هەموو توانامانەوە جەماوەری کوردستان لە تاوانەکانی ئەم دوو بنەماڵەیە ئاگادار بکەینەوە بەرەیەکی نیشتیمانی ڕاستەقینە دامەزرێنین بۆی لە هەموو گۆڕانکاریانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو دەدات نەکەوێتە ژێر کاریگەری بەرژەوەندی وڵاتی سلێزەکانەوە ئەم هەلەژ وەکو هەلەکانی ڕابردوو لە دەستمان نەچێت کە لەوانێت تا 100 ساڵی تر دووبارە نەبێتەوە. بەڕێزان ئامادەبووان چالاکوانانی خۆشەویست ئەمڕۆ ساڕۆژی نوێکردنەوەی بەڵێنی سەرشۆڵی و ملکەچی یەکێتی و پارتیە بۆ دژمنانی خاک و گەل ئەمڕۆ ساڵڕۆژی شانۆیەکی تری تراژیدیە بۆ گەلی کورد لە دەرهێنان و نواندنی جووت حیزبی بنەماڵە ئەمڕۆ لە گۆڕنانی خەونی لە مێژوونەی کورد بوو بۆ گێڕانەوەی ناوچە داگیرکراوەکان
بازرگانی کردن بوو بە شکۆ و تاچی کورد لە پێناو مەرامی سیاسی کەرکووک کە یەکێتی پارتی هەردووچان دەڵێن دڵ و قودسی کوردستانە لە ماوەی 24 سەعاتدا ڕادەستی دوژمن کرا دوژمنێک کە حەشتی شەعبیە ئەو دوژمنەی کە بە خوێنی تاک بە تاکی سەری کورتینووە بوو هۆی هەڵوە بوو هۆی بەدەرنانی گەنجانی کورد و پێشەی کارەکانیان زەق بوونەوە لە سیمای کوردایەتەکەیان دایان ماڵیوە و ڕۆژانە کورد ئیهانە دەکرێت ترس و تۆقاندن لە نێو کوردانی شارەکە زیادی کردووە خانی و ماڵی کوردان دەتەقێنرێتەوە بەڵێ بەڕێزان بۆ ئەوانەی کە خیانەتان لە خاک و خەڵک کرد مێژوتان هەرگیز لێتان خۆش نابێت وەکو پەڵەیەکی ڕەش دەمێنێتەوە هەر وەکو خیانەتەکانی تر ئەو خیانەتە بزمارێکی تر بوو کە یەکێتی پارتی لە تابوتی بەرەو ژیانی کۆتایی خۆیانیاندا